بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. برانی بەڕێزم خوشکانی بەڕێزم لە درێژەی ئەو زنجیرە شیرۆکانەی کە پند و دەرز و پند و عیبرەتی ئێوەرەگیرێ چنە خزمەتی چیرۆکی محەدیثێکی گەورەی ئیسلام کەویش ئیمامی ئەبوو داوودە صاحبی سنن ئەبوو داوود سجستانی فرمێت وەکو ئیبن عەبدولبەر ڵێ بە سەنەدی صحیح ابن حەجەر شەمی هێناوە ئەم چیرۆکە جارێک ناو سەفینەیەکە بێ نزیکە بێ لە کناری ئاوەکە نزیکە بێ ڕام لە کناری ئاوەکە نابێ لە سەفینەیەکە بێ شخصێکی بینی لە کنار ئاوەکە وەست دانیشتووە پژمەیەکی کردوتی الحەمدولله ئەمیش بینی نزیک بوو لێی قاربێکەوەی کە بە سەفینە دیارە گەورەیە و قارب بچووکە یانی بە درهەمێک وتی ئەم گەیەنتە لای ئەو کابرا وتی بە چەندێ وتی بە درهەمێک درهەمێکی پێدا گەیانی لای ئەو کابرا کەوتی الحەمدولله پژمەی کرد الحەمدولله ئەبوو داوود پێی فەرموو یەرحەموک الله ئەویش وتی یەهدیک الله ويصلح بالك يرحمك الله خوا ڕەحمەت لێ بکە ئەویش وتی یەهدیک الله ويصلح بالك خوای پەروەردگار هیدایەت دا و ويصلح بالك گەڕایەوە دوایەوە ئەبوو داوود دارە هەلی سەفینەکە لەوە چێ پێیان سێر بوو بێ ئەم ڕۆژ بەس بۆ ئەوی شەو گەڕاوە دوایەوە پرسیاریان لێ کردووە یان خۆی بۆیانی باس کردو تیتی بۆیە ئەوی شەم کرد لعله مجاب الدعوة لەوە ئەو شەخصە لەوانە بێ کە خوای پەروەردگار دوعای جواب بداتەوە کە من پێم وتی یەرحەموک الله خوا ڕەحمەت لێ بکە وتی یەهدیک الله ويصلح بالك دوعای خێری بۆ کردم دوعای هیدایەتی بۆ کردم دوعای صلاحی بالی بۆ کردم خوای پەروەردگار ئیسلاحی شەئنم بکات وتم بەش کەم ئەمە لەوانە بێ کە خوای پەروەردگار دوعای قبوڵەکە بەم دوعایەش من هیدایەت وەرگرم و صلاحی دین و دنیام دەستکەوێ لعله مجاب لەو ئەچێ لەوانە بێ کە خوای پەروەردگار جوابی دوعاکانی داتەوە دوعای ڕەت ناکرێتەوە ئەمەش دوعایەکە من حاصڵم کردووە و سنەتێکی پێغەمبەری خۆم صلی الله علیه وسلم تطبیق کردووە کە یەکێک وتوتی الحەمدولله من وتم یەرحەموک الله حتى ئیمامی نەوەوی ئەفەرمێت مستحەبە یەکێکە لە بیری چوو پژمەی کرد نەیوت پێ بڵێ بەالحەمدولله بکە بۆ ئەوەی تۆ پێ بڵێ یەرحەموک الله و ئەو سنەتەش تطبیق بێ یەهدیک الله ويصلح بالك ئەڵێ کە گەڕایەوە خەوتن شەو یەکێکیان بینی لە ئەهلی سەفینەکە ئەڵێ لە خەوا گوێی لێبوو وتیان اشترى أبو داود الجنة من الله بدرهم فەرمووی ئەبوو داود بەهەشتی لە خوای پەروەردگار کڕی بە یەک درهەمیدا ئەو خاریبە کە گەیانی لای ئەو شەخسەی پێوتی یەرحەموک الله وتی یەهدیک الله ويصلح بالك ئەوتی بەو درهەمە بەهەشتی کڕی زۆر گرنگە هیچ عەمەلێک بەکەم نەزانین بۆ قیامەتمان و زۆر گرنگە ئەم چیرۆکە و دەرز و پند و عیبرەتی لێ وەرگرین ئەو ئەذکارانی کە ئەیکین ئەو عیبادەتانی کە ئەنجامی ئەدەین ئاگامان لە معناکانی بێ بیر بکەینەوە لە معناکانی چونکە زۆر گەورەیە تۆ شتێکی بە ئاسان خەریکە و کوای لێ دێ وکو عادەتێکی لێ دێ یەکێک کە پژمێڵێ الحەمدولله پێی یەرحەموک الله یەهدیک الله ويصلح بالك بەبێ ئەوەی کە هەست بکەین ئەمە دوعایە بەبێ بیر لە معناکەی بکەینەوە بەبێ ئەوەی بە قەسدی دوعاوە ئەنجامی بدەین زۆر ضرورە ئێمە لە چیرۆکی پیاوچاکان و سەلەفی ئەم ئومەتە دەرز و پند و عیبرەت وەرگرین دارە ئێمە کە نوێژەکەین هەر لە ئەڵڵاه ئەکبەر کە دەستی پێکەین چەند خۆشە ئاگامان لە ئەذکارەکانمان بێت ئاگامان لە قورئان خوێندنەکانمان بێت ئاگامان لە نوێژەکەمان بێت ئاگامان بێ کە چێڵێ ئەو عیبادەتانی ئەنجام بدەین چونکە وەختی خۆی خوای پەروەردگار کە زەمانێک هەبووە ئارەقی حرام کردووە لەو کاتانی کە نابێ نزیکی نوێژەکان ئارەق بخورێ لا يا الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون نزیکی نوێژەکان مبنەوە بە سەکرانی حتى تعلموا بۆی بزانن چی ئەڵێن ضروري ئێمە لە نوێژەکانمانە هەندێک کەسێ سەکرانیش نین بەڵام نازانین چی ئەڵێن لەبەرمان کردووە ئەڵێن بەبێ ئەوەی ورد بینەوە لە معناکانی ئەو وردبوونەوە لە معناکانی گوێدان بە معناکانی حازەبوونی دڵت
حاضربوونی ڕۆحت، تەدەبور و تەئەمل و بیر لێکردنەوەی ئەمانە هەمووی معنای گەورە ئەبەخشێ بۆ عیبادەتە و سەبەبێکە بۆ جوابدانەوەی دوعاتایە. تەدەبور لە نوێژ و تاعات و عیبادەت. تەدەبور خۆی چییە؟ ئێمە چۆن ئیقبالمانەی ئیدباریشمانێ. تەدەبور ئەوەیە کە هەر نەسێک هەر عیبادەتێک ئەنجامی دەی چی لە پشتی و دوبر و پشت و ئیدباری ئەو عیبادەتەوە هەیە، چ معنایەک هەڵەگرێ، چی ئەگرێتە خۆی. بۆرم لە دوعای زانایانە فەرمون کەوتت الله ئەکبەر، خوای پەروەردگار گەورەترینە لە هەموو شتێکە تۆ مەشغوڵکە. با من فەقەرێک لە نوێژ باس بکەم. سنەتە تەمان لە بینی هەردوو سوجدەکەی کە دانیشی بڵێ ربي اغفر لي ربي اغفر لي، یان اللهم اغفر لي اللهم اغفر لي وارحمني واهدني وعافني وارزقني وجبرني وارفعني. ئەم حەوشتە طبعا لە صحیحی مسلمە هاتووە لە باسی اللهم اغفر لي وارحمني واهدني وعافني وارزقني، لە باسی بڕێک لەو ئەوانی کە ئەو حەوتێکی خوێندم فەرمێت فإن هؤلاء تجمع لك دنياك وآخرتك، دنیا و ئاخرەتت بۆ کۆکاتەوە ئەم دوعایە. ولا أبو داود هاتووە کاتێک کە ئەو عرابێکی داوایەک لە پێغەمبەری خوا کرد صلى الله عليه وسلم، دوای پێ ئەم دوعای فێر کرد فەرمی لقد ملأ يديه من الخير، دەسەکانی پڕ بوو لە خێر. ئەو عرابیە. ئێمە ئەگەر ئەمە معناکەی بیری لێ بکەینەوە، نەکەراوە بەسەریا بچین، وەکو چۆن ئەبوو داود بیری لە معنای يرحمك الله ويهديك الله ويصلح بالك و کاتێک کە پێشمی کابرا ڕۆژت بۆ لای بیری لێ بکەینەوە. تۆ لە نوێژەکە تا ئەو دانیشتنی بینی هەردوو سوجودەکە عولەما فەرمون دانیشتنی عەبدێکی محتاجە. ئەو دانیشتنە بەو شێوازەی کە لە تەحیات هاتووە لە دانیشتنی بینە هەردوو سوجودەکە و دانیشتنی عەبدێکی محتاجە و داواکە. بەڵام داوای چی؟ خەیری دنیا و قیامەت. تۆ بڵێ اللهم اغفر لي، خوای پەروەردگار لێم خۆش بە. زانایان فەرمون لێخۆشبوونی خوای پەروەردگار لابردنی هەموو ئەو شتانەیە کە ئینسان لێ ئەترسێ لە مەصائیبی دنیا و قیامەت. ئەمە اللهم اغفر لي، چونکە مەصائیبەکە وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم، بەوەی کردداری خراپی خۆتان هەر مصیبەتێکتان تووشە بێ. کاتێک کە کردداری خراپ خوای پەروەردگار لێ خۆش بوو، لادانیشتی مەرهوب و ترسناک و ترسە لە دنیا و قیامەتت، مصیبەتەکانە لێ بە دوورەخاتەوە لێ خۆشبوونی خوای پەروەردگار. اللهم اغفر لي. ئەنجا کە لێ خۆشبوون خوای پەروەردگار لێت خۆش بوو، زۆر بەرەکات و ڕەحمات و خێرات هەیە بەهۆی تاوانەکانمانەوە ناگا بە ئێمە. ئەو بربەستانە نەما ژیان پڕ ئەبێ لە خێر. اللهم اغفر لي وارحمني، خوای پەروەردگار ڕەحم لێ بکە. ڕەحمی خوای پەروەردگار بۆ عەبد چی ئەخوازێ؟ خێرات و بەرەکات و نیعمەتەکانی خوای پەروەردگار، چاکە و فەزڵی خوای پەروەردگار بۆ عەبدە دابارێنێ. زانایانە فەرمون بە لێ خۆشبوون و مەغفیرات شتە ترسناک و مەرهوبەکان نامێنێ، بە دابەزینی ڕەحمات هەموو شتێکی مەرغوب و حەز لێکرا و خێرات و بەرەکاتێک لە دنیا و قیامەتە بۆ عەبد دێ. اللهم اغفر لي وارحمني واهدني، خوای پەروەردگار هیدایەتم دە. اللهم اغفر لي وارحمني واهدني، خوای پەروەردگار هیدایەتم دە. هیدایەتم دە بۆ هەموو ڕێگەیەکی خێر، بۆ هەموو بەرژەوەندەکانم لە دنیا و قیامەت، بۆ هەموو چاکەیەک، بۆ هەموو مەسلحەتێک، بۆ هەموو نەفعێک لە دنیا و قیامەت. اللهم اغفر لي وارحمني واهدني وعافني، خوای پەروەردگار عافیەتم پێ ببەخشە لە هەموو شتێک، بێوەیم پێ ببەخشە لە مصیبەتەکانی دنیا، لە مصیبەتەکانی دین. خوای پەروەردگار عافیەتم پێ ببەخشە. وەلێما فەرمێت داواکردنی عافیەت ئەبێ ئینسان ئەم معنایانە حازرکە کە دوعاکە. خوای پەروەردگار عافیەتم ببەخشە لە دینم، عافیەتم پێ ببەخشە لە دنیام، عافیەتم پێ ببەخشە لە ماڵ و مناڵم، عافیەتم پێ ببەخشە لە دین و دنیام. دینم پارێزراو بکە، بێوەی بەدەنم پارێزراو بکە، دنیام پارێزراو بکە، بێوەیی بخەرە دینمەوە، مەصائب لە دین و دنیام دوور خەرەوە. اللهم اغفر لي وارحمني واهدني وعافني وارزقني، خوای پەروەردگار ڕزقم بدە، ڕزقی حەڵاڵم پێ ببەخشە، پێویستم بە کەس نەبێ، ڕزقی حەڵاڵم پێ ببەخشە بتوانم بە ئاسوودەیی ماڵ و مناڵم
بژێنم ئاسوودەی بۆ ڕاکێشە بە ڕزق لە دین و دنیام. خوای پەروەردگار ڕزقم پێ ببەخشە، بتوانم خێر و سەدەقاتی پێ بکەم، چاکەی پێ بکەم. خوای پەروەردگار ڕزقی ئیمانم پێ ببەخشە، علمم پێ ببەخشە، یەقینم پێ ببەخشە، ئەخلاقم پێ ببەخشە، دینداریم پێ ببەخشە، ئەدەب و حکمەتم پێ ببەخشە. تۆ داوا ئەەکەی زانایان فەرموون ڕزق بەس ئوموری مادە و پارە و سامان ومانە نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوعاکانی فەرموویەتی چی؟ وەرزقنی علما تنفعنی به. خوای پەروەردگار ڕزقێکم پێ ڕزق خوای پەروەردگار ڕزقم دە بە علمێک سوودم پێ بکەێنی. ئەوە زۆر مهمە کە ئێمە ڕزق بەس لە ئوموری دنیا و مادە ئەوانەوە تسک نەکەین و بەو معانیانە حازرکەین لە مێشکی خۆمانەکە ئەم دوعایە ناکەین. اللهم اغفر لي وارحمني واهدني وعافني وارزقني واجبرني وارفعني. واجبرني جبر چییە؟ جەبار یەکی ناوەکانی خوای پەروەردگارە، بە دوو معنە تەفسیر کراوە، یعنی هەردووکی هەیە. جەبار ینی پشتشکێنەری زاڵم و خراپەکار و مجریمەکانە، تەواوی دەسەڵات و هێز و قووەتی هەیە خوای پەروەردگار، و گیرس لە جەبری شاتۆ چۆنێکێک دەستی ئەشکێ گیرێت و پێوترێ مەسح لەسەر جەبیرە مەسەڵەن هاتووە گرتنەوە. خوای پەروەردگار دڕشکاوی من بگرێەوە، ئەوەی لێم نوقسە خوای پەروەردگار بۆم پڕکەرەوە، خوای پەروەردگار لێم ئەوەی پێویستم پێ بۆم ئەنجامیدا، خوای پەروەردگار من بگیرسێنەوە لە دینمە لە دنیامە جەبر وەرفعنی و سەربەردی دنیا و قیامەتم بکە. تۆ کاتێک ئەم دوعایانە بە معانی واکەی زۆر مهمە. ئەوەی با بگەڕن بۆ چیرۆکەکەی ئەبوو داود تەماشاکە گوێی لە بۆ وتدی الحەمدوللا فەرموویەتی ئەمە چێ وەلای ژێ یەرحەموکە الله خوا ڕەحمەت پێ بکە. ڕەجای ئەوەی بۆ ئەو دوعایەکی لێ بکە، دوعای بۆ کە یەهدیکە الله ویصلح بالەک، بۆ ئەوەی کە ئەڵێوت لەوە ئەچێت شخصێک بێ دوعای مستەجاب بێ بەڵکو ئەو ڕەحمەتی ئەو دوعای بگرێتەوە. زانایە کە فەرمێ ئەمڕۆ یەکێک لە ئەسبابی ئەوەی کە بەرەکات لاو ئێمە کەمە، ئێمە سەلام زۆر لە سەلامەکانمان ئەڵێ سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام، ناڵێن وعەلەیکە السەلام وڕەحمەت الله وبەرەکاتوه. کەوە کە ئەڵێ سەلام عەلەیکم یان عەلەیکم السەلام، ئەمە 10 حەسەنەیە، وعەلەیکم السەلام وڕەحمەت الله بێتە 20 حەسەنە وبەرەکاتوه بە 30 حەسەنە. ئێمە زۆر جار هەر 1-2 سانیەک ئەگەر ببایان نیو سانیە ئەبا ئەو 20 دەرەجە لە دەست خۆمان دەرەکەی مەسەڵەن وعەلەیکە السەلام. بەڵام تۆ کاڵی سەلامی خوای پەروەردگار لەسەر بێ، بەرەکە ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێ، بەرەکاتی خوای پەروەردگار، زیادە فەزلی خوای پەروەردگار. تۆ ئەمە ئەم معانیانە کە ئێمە لە ناو یەکترە. بۆیە سونەت وایە سەحابە کە بگەشتیان پێک و ڕێیان بکردایە، دارێک دیوارێک بەردێک کەوتایەتە بەینیان، لەو دیو یەکتریان بگرتایە هەندیسان سەلامیان نەکرد. ئەمە زۆر مهمە ئێمە لەو ئەذکارانەی کە ئیکەین، لەو قورئان خوێندنەی خوێنین لە نوێژەکانمان بیرمان حازر بێ لە معناکانی، بۆی خوشوعمان بۆ دروستکە، بۆ ئەوەی کە شوێنەوار و بەرهەم و تەئسیری هەبێ. خوای پەروەردگار هەموو لایەک موفەقە. وصلی الله علی محمد وعلى آله وصحبه.